یەکێک لەو خانمە هونەرمەندە دیارانەی کە ماوەی 4-5 مانگە بەر لە ئێستا نووترین بەرهەمی خۆی بڵاو کردەوە لە ئێستاشدا کارێکی نوێی ئامادەیە پێمان خۆش بوو کە قسە باسی لەگەڵا بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە خاتوو فەوزیە سەفایی هونەرمەند بەخێربێی سپاس بۆ ئامادەبوونێت بەخێربێی خۆشویستان بەر لەوەی گفتوگوی لەگەڵا بکەین و باسی بەرهەم و بابەتەکانی لەگەڵا بکەین بینەری بەشی چەند ڤیدیۆ کلیپا بین و دواترە گەڕینەوە قسەی لەگەڵاکەین فەرموون. بەس خۆش بەسێک لەو گۆرانێ بکەین ئەمە دیارە فۆلکلۆر بەڵام دەستکاریتان کردووە؟ نا دەستکاری نەکراوە هەر ئەو شعرەیە کە مەرحومی باوکم خۆی داینابوو بەس فقط مۆدێرن کراتەوە. باشم گۆرانی بەدەنگی زۆر گۆرانی بێژی تر هەیە ئەسڵا فۆلکلۆرە هین باوکمە مەرحومی باوکمە بەردەڕەش هەموو ئەزانن فۆلکلۆری خۆیەتی. بەڵێ بەس زۆر کەس خانەندەکانی تکراریان کردوێتەوە پێم خۆش بوو کە خۆم کچی خۆ لە ئەسلام گۆرانەیەی باوکتە؟ هەموو زانن مەرحومی باوکمان گۆرانی بەردەڕەش. بەڵێ باشە کارکردنی تۆ لەسەر و گۆرانیانەی باوکت بۆ چێگەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆت حەزت لە گۆرانەکانە یان لەبەر باوکت دێتەوە جارێکتر زیینی بکەیتەوە؟ هەم بەو دلیلێک کە پێم خۆشە زیندوی کەمەوە بەڵێ هەم خۆشم هەستم لێ بوو گۆرانیەکانی شادا پێم خۆشم. حەز لە گۆرانی شادا؟ نا غەمگینیشم پێ خۆشە ولی بەس ئەگەر پێم خۆش بە گۆرانی شاد ئیدامە بدەمەوە ئەوانەی مەرحومی باوکم زیندووەکەمەوە تکراریانەکەم. بەڵێ ئەگەر بابەتی دەنگ و دەنگخۆشی و ئەوانە هەر خۆت تێستی خۆتت کردویان خوێندوتە بۆی یان بوو ئەوەی کە مەسەڵەن گۆرانی پێشی شروعەکەم من کلاس ڕۆیشتوم 3 ساڵ لە سەقزە شاگردی ئوستاد ئەیوبی نەوبەخت بووم. ڕەدیفی ئاوازی ئێرانیم تەواو کرد ینی هێشتا ماومە کە تەواوی کەم 3 ساڵێک ئیدامەم داوە دوای ترەوە کە کڕۆنا هات و تر خۆم ڤۆکاڵشتە خوێنی مەبەستت؟ ڕەدیفی ئاوازی ئێرانی ینی و گۆرانی سنەتیانە شتێکە کە فولکلۆر مەسەڵەن ئەوە شتێکی ئەوە. باشە خات فۆزیە گۆرانیەکان زۆرینی بەدەنگی باوکت هەیە تو حەزەکەی چی زیاد بکەی بۆی بۆ نمونە بیڵیتەوە پێم خۆشە بەسکە چەند گۆرانێکی مەرحومی باوکم خوێنم دوای ئەوە بە سەبکی خۆم بڕۆمە بەرەوە بە سەبکی خۆم بڕۆمە پێشەی سەر چ گۆرانی شاد لە کناریە بە چ گۆرانێکی غەمگینیش ببێت. ئێستاڵێکی تایبەت بە خۆت دروستکەی؟ بەڵێ زۆر باشە هەمانگی لەگەڵ گروپەکانی ڕۆژهەڵاتە چۆنە بۆی کاریان لەگەڵا بکەی بوو؟ باشن وەڵام زۆربیان لەگەڵیان نابووم کاریان باشە. لەگەڵ موزیسیانەکان نابێنی چۆنە؟ ئەوانی شەر باشن هەمویان باشن. زۆر باشە جاوەڵا حەزەکەن گۆرانێکیشمان بۆ بڵێ ئەمەیان کوردی بێ ئەمدانی کوردی بێ؟ بەڵێ ئەم تیکەی غەمگینە مثل کۆپلەیەکتان بۆ خوێنم خۆم حەزم زۆر لەم گۆرانیە لەگەڵ کچێ خوشم هەمیشە ما خوێنم. ئەی خەیڵ ڕێبوار بە ڕێبوارەوە جا خۆم بۆ تەماتەم لەو پێرارەوە هەر لە سەر سینە و تاژر
خەڵچون نیملیرەی جاسکەی ئەڵمانی جالەیلی بەنەست خوا بەرکە بەم لاوە خۆ من شێتی تۆم لەیلا ڕۆحەکە منەماوە دەست خۆش دنیا خۆش بە دەنگەر خۆش بێ لەگەڵ تێکست و هەڵبژاردننی شعر و ئەوانەیە ینی بە دوای ڕۆیان هەر بەڵێ من تێکستین خۆمە مێلودیەکەشین خۆم ئەم گۆرانی فارسیش کە خوێندومە هەم تێستەکەی خۆم تێکستەکەی هین خۆمە هەمین مێلودیەکەی کام گۆرانی فارسی مەبەست گۆرانیەکەی ئەم گۆرانی جدیدن بەڵێ نوێترین بەرنامەکەم گۆرانی بەناو بەهونە من دلیلی ئەوەی کە خۆم کە لە ئێرانام و ئەوەی کە ڕفێقی فارسم زۆرە ڕفێق چونکە من لە زانکۆی تەبرێزە کە 7 ساڵ لەویا دەرسم خوێند بەس ڕفێقی فارس و ترکم زۆرە بە خاطری ئەوانیش بێت و ئەوەی کە دڵم پێ خۆشە لە کناری کوردەکەیشە فارسی بخوێنم ئاوازەکەشی خۆتیان هەر بەڵێ ئاوازەکەین خۆمە ئاوازەکەین خۆمە شعرەکەیشی هین خۆمە باشە چۆن کار لەسەر ئەماناکەیت بۆ نمونە نووسینی تێکستێک دانانی ئاوازێک دانیشم دی وەختی بۆ دانم ڕۆژێ دوو ڕۆژ وەختی بۆ دانم لە سەری کارەکەم لەگەڵ زۆربەی لە موزیسیەنەکان تریشە کە لەگەڵ یانە ئێرتبات میسەر چ موزیسیەنە فارسەکان چ موزیسیەنە کوردەکان لەگەڵش یانە هەماهەنگیەکەم کە ئەگەر جێگایەکی ئیرادی هەیە ئێوەش پێم بێژن ئەوانش لەگەڵ کۆمەکەکەن هاوکاری مەکەن کامڵ یەکەین دەنگە باشە بۆ فارسیەکە وڵی ترەوە ئەڵێن سەر گۆرانێکمان بۆ بڵە بە فارسی ئەرەوەی خۆی هەروەی خۆم یاوەی خانەندەیەکی کەم دوای خانەندەیەکی تریشە پێرەندا جارەمان خۆ هەرم فارسیەکە خۆم خوێندومە بەهان گفتی که میمونی تو آخرش به پا دلخون شده بودم از خیال بافی و رویاها دیدم که نموندی زدی زیر همه حرفات من موندم و تنها خاطره ها و همه عکسات من موندم و تنها خاطره ها و همه عکسات بهونه است حرفات همه بهونه است باور نداره رفتی این دل آخه دیوونه است دەست خۆش دنیات خۆش بێت گۆرانی کوردی قورسرە و تنیان فارسی والله هەردووکی بۆ من ڕاحەتە هیچ کامێکیان قورس نین بووم کێشە نیە لەگەڵدا لەگەڵ ستۆدیۆ و دەنگ تۆمارکردن و ئەوانە لە ڕۆژهەڵات چۆنە زۆر باشە باشە باڵێ کاریان عالیە ڕۆژهەڵات قسەیتیانە کاتە زۆر باشە لە ئێستا ئەم گۆرانی فارسیە کلیپت بۆ کردووە یان ناڵێم تیزەرێکی یەک دقیقەیە بڵاوت کردوەوە زۆر باشە کی کاری مۆسیقا و میکس و ئەمانە کاری میکس و مەستەر و تەنزیمەکەی سعید ساشایە لە تاران فارسە تارانیە بەس کارە کوردیەکان من فقط بە کوردەکانی ئەدەم کەسێک کە ئستدیۆ لەگەڵ یانە کارەکەم کارە فارسیەکانیش لەگەڵ فارسەکانە زۆر باشە لەگەڵ خوێندن و کاری هوەری و بژێوی ژیان و ئەمانە قورس نییە بۆ تۆ میشاناکی لەوێت تۆزەک ناڕاحەتە کار باشیت باشە پەیوەندی بۆ کرد لەگەڵ بەشێک لە هونەرمەندانە ئەو بۆتە هاوکاریەک بۆ تۆ چۆن بۆ نمونە باوکەس خۆتەڵێکەیەکێکە لە هونەرمەندە هەرە دیارەکان چەند کار ئاسانی بکەن بۆ تۆ یعنی کارەکەی من ئاسانترە بێت تۆ عیلاقاتی تۆ باشتر بێ لەگەڵ هونەرمەندانە لە ڕۆژهەڵات بەڵێ زۆر یعنی لەگەڵ کیا هاوکاریم ببێ زۆرتر لەگەڵ ڕفەکانی باوکە لەگە موسییانەکان گۆرانی بێژەکان حقیقەتی زۆر نا چونکە سنیان لەسەرۆیە و زۆر لە ڕفەکانی مەرحومی باوکشم فۆتیان کردووە دێ لەگەڵ یانە لە ارتباطانی زۆر باشە چ بەرهەمێکی ترت هەیە لە دوای ئەمە ستایڵی فارسی هەڵەبژێری بۆ گۆرانی و تنیان کوردی یان تێکەڵیانەکەی هەردووکی یعنی من لە کناری کوردیەکەشمان فارسی حتمما ئیدامادەم زۆر باش هیچ ئەمریکی مۆسیقی زانی خۆت وڵام من حقیقەتەن 7 ساڵ ڤیۆلۆنم ئیدامەدا لە سەقزە یەکەم ساڵ شاگردی ئوستاد بەهزادی پەیامی بووم 3-4 ساڵی شاگردی ئوستاد عەلی عابدی بووم لە سەقز دوای ئەوەکە بۆ تەبرێز بۆ زانکۆی تەبرێز قبول بووم لەویا بە ماوەی 2-3 ساڵێکی شاگردی ئوستادێکی تورک بووم ئوستاد ئەسڵانی ڕەزازادە باشە خات و فۆزیەت تەمرینی دەنگ لەسەر زیاتر دەنگی چ گۆرانی بێژەکەکەی تەمرینی دەنگی خۆت تەمرینی دەنگی خۆم لە ئەسڵاڵن ئەو کارە غەڵەتە گە تەمرینی مەسەن وەکوا بێت تۆ خەریکی تەقلی دەکەی لەگەڵ هیچ دەنگێکی کە فقط خۆم تەمرینەکەم یعنی گۆرانی هیچ گۆرانی بێژەکە ناڵێتەوە پێم خۆشە ها گۆرانی کەسێکی تر تکرارەوەی کە بۆ تەمرینی دەنگی خۆت
گۆرانی ئەو هونەرمەندانە بڵێ گۆرانی ئەو هۆنەرمەندانە بڵێمەوە کە ئەوانەی کە پێم نەتۆماری خۆشە بکەیت. ئەزانم بڵێمەوە ئەو گۆرانیانە گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک گۆرانیەکانی مامۆستا محەممەدی ماملیم کە زۆر زۆر پێخۆشە ئەوە هەر گۆرانیەکانی مەرحومی بەوەکمکەوە هیچ وەکە عاشقیم بەس خانەندە فارسەکانیش گۆرانیەکانی حومەیرا گۆرانیەکانی مەهەستی زۆر کارەکەم هایەدا گوگوش گۆرانیەکانیان خوێنمە کارەکەم زۆر باشە هیچ بەرهەمێکی ترت لەبەر دەستا ئێستا ئیشی لەسەر بکەی جگەل لەم فارسی کرد هەیە شعرەکەی خۆم نووسیمە دووبارە مێلۆدیەکەیشی خۆمە بەڵێ بەس ئینشاءالله قسمەت بێ ئەویش ڕاکەم